سودانی و وەزیرێکی حکوومەتی عێراق دەسەڵاتی هەرێم شەرمەزار دەکەن. دەنگۆیەکی حکوومەتی هەرێم لەبارەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا چارەنووسی موچەی موچەخۆرانی هەرێم دەخاتە مەترسیەوە. ئەم کاتتان باش، مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەین. دوای ملزەمکردنی حکوومەتی عێراق بە ناردنی دوو موچە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان، میدیاکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان ئەم بابەتە وەک مادەیەکی ڕیکلام بۆ کابینەی نوێم بەکاردەهێنێت و ڕای دەگەێنێت کەەوە هاتنی ئەم پارەیە ڕێکەوتنی سەرۆکی حکوومەت بووە لەگەڵ محەممەد شیاع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق. ئەو لە دوانە لە کاتێکدایە محەممەد شیاع سوودانی جارێکی تر لە ئەمریکا ڕایگەیاند تا بڕیاری دادگای فیدراڵی وەزارەتی دارایی عێراق موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی خەرج کردو. هەر ئەم ڕۆژ لە دیداری سلێمانی خالید شوانی وەزیری دادی عێراق ڕایگەیاند هۆی بڕیاری دادگای فیدراڵی حکوومەتی عێراق موچەی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان خەرج کردو. چاودێرانیش پێیان وایە ئەو لێدوانانەی میدیاکانی دەسەڵات و بەرپرسانی دەسەڵات کە ناردنی موچە دەبەستنەوە بە ڕێکەوتنی سەرۆکی حکوومەت لەگەڵ سوودانی مەترسی هەیە. ئەگەر ببەسترێتەوە بە ڕێکەوتن ئەگەری ئەوە هەیە جارێکی تر حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق کێشان بۆ دروست ببێتەوە و ئەوە کاریگەری لەسەر هاتنی پارە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دەبێت. بەڵام ئەگەر ناردنی موچە ببەسترێتەوە با بڕیاری دادگای فیدراڵی ئەوە کێشە سیاسیەکان کاریگەریان نابێت، بە تایبەتی ئەگەر پرۆسەی تەوتینی موچە لەلایەن وەزارەتی دارایی عێراق بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان تەواو ببێت، ئەوە بابەتی دابەشکردنی موچە بەهۆی بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە لەسەر بنەمای تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر چەسپێنرا لە هەموو ململانەیەکی سیاسی دوور دەکەوێتەوە. هەرشاد